ئەم بەشەش هەر بەشی تاقیکردنەوەی حەوزە ئەڵبەتە بۆیی کە لە بارەکانی تری ئەو جۆری دەبانەی کە دروستیەکەن تاقیکردنەوەی لەسەر بکەن پێشوی بچێت بینێرنە بازار بۆ فرۆشتن. ئەلبەتە گوێچکەم ئاخنیوە ئێستا لەبەر دەنگەدەنگی مەشینە و شتەکان نازانم سەڵتەکە جوان دەرەچێ لە لای ئێوە یان نا دواتر تاقیەکەینەوە. ئەمە کارگەکەیە، ئەمە مەیجێک لەو بانەرانەیە یانێکم بۆنی یادی 10 ساڵەی ئاستۆ لە ناو کارگەکەی هەڵواستراوە. جۆرێکن لەو جۆرانەی چوار جۆری دەبە لێرە دروست دەکرێت. In the time of the boy, they used to have 45 machines in this place. Now just have 6. لە کاتێکا کە کارگە بەدەست ئاوەکارەکەەوە بووە، ئەم کارگەیە 45 مەشینەی تیا بووە، بەڵام بە زۆری پۆلیس و بە زۆر مەشینەکانیان لێسەن و بردویانە پێش داگیرکردنی کارگەکە کە زانیویانە کەونە خەتەری داگیرکاری لێکارەکان. بۆیە تەنها 6 مەشینە لێرە ماوەتەوە، بەڵام ئەمان وەکو ئەزانن ئەمان توانیانە بەو 6 مەشینێت بەشێکی زۆر لە بەرهەمەکانی خۆیان دەسەر پێدەن و ئەوەی کە سەرمایەداران پێێرن زەرەر ئەەکەین، ئەمان ئەوەشیان بە درۆ خچێتەوە. ئەوەی کە جاران خاوەنکارەکان یان قازانجی لێ ناکەین، ئەمان بە 6 مەشینە بۆ خۆیان دەتوانن ئەو کارە بکەن. وەکۆ بینن ئەکێک لەو بەرهەمانەیە ئێستا هاتووە ناو فڕنەکە. پاکیەکات و ئامادەیەکە مەچەند پرۆسەیەکی هەیە ئەم بەرهەمهێنانە. بۆ بینن دەستێتی دەدەستکردووە دەرەجەی حرارەتی ئەو فڕنە 220 دەرەجەی گەرمیە سەدیە. ئەڵبەتە لێرە بەشی سەر و ڕێگەکە And go to the recycling. ئەم بەکانەکە ئەو زیادەکانی پلاستیکەکەیە کە جاری دیکە بەرهەم لە بەرهەمێنان بەکارهێنن. ئەو مەوادانەی کە لێرەیان بەکارهێنن ئەم مادانە. go inside, go there to get hot. ماچێتە لەوێ ئەتوێنێت و بێتە ئێرە بۆ ناو مەشینەکە. This machine makes around 27 to 29, 30 at most, 26, 25 for a piece an hour. 25 piece an hour. أما تقريبا 25 بۆ 28 دەبە دروستەکە لە 1 ساعات.